الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەران و بیسەرانی کەناڵی ئامۆژگاری، سەلامی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵ بووم جارێکی تر بە ئێوەی بەڕێز شاد بم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ لە بەرنامەی شریعەت ناسین. بابەتی ئەم جارەمان بابەتی کەسابەت و ڕزق و ڕۆزی پەیداکردنە. ئایا ئیسلام هانی خەڵکی دەدات کەسابەت بکەن و ڕزق و ڕۆزی خۆیان بەدەست بێنن؟ چی لەو بارەیەوە هاتووە لە قورئان و سونەتدا؟ و ئایا شەراکەت و ئیشی هاوبەشی پەسەندکراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا؟ و ئایا ئەگەر دروست بێت هیچ مەرج و شەرتێک دانراوە لەسەر هەردوولا؟ و تیجارەت و بازرگانی هیچ شتێکی لەبارەوە هاتووە لە کتاب و سونەدا؟ ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری تر ئاراستەی مامۆستای بەڕێز ئەکەین. مامۆستا زانا عادیل، مامۆستا بەخێر بێ. جزاك الله خيرا. بارك الله فيكم. مامۆستا ئاینی پیرۆزی ئیسلام هانی خەڵکی دەدات کەسابەت بکەن و ڕزق و ڕۆزی خۆیان بەدەست بێنن؟ و لەو بارەوە لە قورئان و سونەتدا چی هاتووە؟ الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. گومانی تیانە پێشەوە قودوەی مرۆڤایەتی بریتین لە پێغەمبەران. پێغەمبەران سەڵات و سەلامی خوای گەوریان لەسەر بێ، ئەوانە پێشەنگی هەموو مرۆڤەکانن. بۆیە کاتێ لە قورئان و سونەتە ئەگەر ورد بینەوە دەبینین ئەم پێغەمبەرانە نانی دەستی خۆیان خواردووە و چاویان لە دەستی کەس نەبووە. ئەوە تا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ کانە زەکەریا عەلەیهی السەلام نەجارا، وهروها أفرمي إن أطيب ما أكل الرجل من كسبه، وأفرمي وكان داود عليه السلام يأكل من عمل يده. أفرمي باكترين شد كإنسان بيخوات أو كبدستي خوي بيعيبكا. وده فرمي داود صلاة والسلام خوي لسربي بدستي خوي ناني بيعكردو دي خوارد. بويا ابن حجر ذو رحمتي خوي ليبي أفرمي حكمة شيء لو يكوا بيغمر عليه الصلاة والسلام تخصيصي داود يكردو سلامي خوي لسربي بو يكوا ناني دستي خوي خواردوا. أي بو نيفرمو زكريا، بو نيفرمو موسى سلامي خوي لسربي وباسي خوي نكردو. هميان كسابتي هميان كسابي كردو. أفرمي لبرويك بو خوي أصلا داود هر خليفة بوا، هر باشا بوا، هر مالو سرد ساماني زور زوري هبوا. بلام أو سرد سامان ومالي هبوا لو مالو سرد ساماني به جورك نخواردوا. چوە کاسبی کردو بەدەستی خۆی ئەلو نانی خواردووە. بۆیە زانیوێتی کە ئەمە پاکترین شتێک ئینسان بەدەستی خۆی پێی بکە بۆی ئەوەی خواردووە. وەخوای گەورە و میهرەبان کاتێ باسی موسا کا سەلامی خوای لەسەر بێ کاتێ چوو بۆ مەدیەن لەوێ بە پیاوە چاکە گەیشت و ئەو پیاوە پێی فەرموو قال إني أريد أن أنكحك إحدى ابنتي هاتين على أن تأجرني 8 حجج فإن أتممت 10 فمن عندك. 10 ساڵ سەلامی خوای لەسەر بێ موسا دەچێ شوانێتی دەکا وەکو کرێ بۆ ئەم پیاوە چاکە لە بری ئەوەی کەوا کچەکەی خۆی پێداوە کە بوو پێغەمبەران هەمویان کار و پیشەیان کردووە. ڕەنگە ئێستا پیشەیەکە بێت لەناو خەڵکە، یعنی چۆنەڵێ کەس حەزی پێ نەکا لەوانە شوانێتی ئینسان بچێ بە کرێ شوانێتی بکات. دا هەموو پێغەمبەران شوانێتیان کردووە. ئەفەرمێ ما من الأنبياء إلا ورع الغنم وكنت أرعى الغنم على قراريط لأهل مكة. هەرچی پێغەمبەر هەیە هاتووە هەموو شوانێتی کردووە. و ئەفەرمێ من کە لە هەمویان پیرۆستر و چاکتر و باشترە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ شوانێتیم کردو بۆ ئەهلی مەکە لەسەر چەند درهەمێک. یعنی ئەمە ڕێڕەوی سەرجەم پێغەمبەران بوو، ئەمە عەیب نییە. یعنی بۆیە لە ڕۆژگاری ئەمڕۆ ئەو تێگەیشتنە هەڵە هەیە کە ئینسان ئەگەر بێت و مۆزەف نەبێ و داهاتێکی نەبێت موچەیەکی نەبێت و بەدەستی خۆی پارە پێیا بکە بە چاوێکی سووک و تەماشاکرێ، یاگەر مهنە و پیشەیەکی هەبێ بۆ نەحەداد بێ یا نەجار بێ یا هەر پیشەیەکی تری هەبێ. بەڵام ئەمە زۆر هەڵەیە بە ڕوانگەی شریعەتی خوای گەورە و میهرەبانەوە ئەو کەسانەی کەوا دەسڕەنگینن دەستە بن بۆ ئیش و کار زۆر گرنگیان پێدا و دەستخۆشیان لێکراوە و چەندین بەڵگە لەسەر ئەمە هەیە و سەرجەم زانایان و سەحابە و زانایان لە دوای ئەوان. ئێستا بۆ نە کۆمەڵێک زانا هەن ئەسڵەن هەر بە پیشەکانیان ناسراون، بۆ نە جەساس ئەو پیاوی گەسکار بووە، قەتان و هەروەها باقەلانی خەریکی پاقلە بووە. زۆر هەن زۆر بە هەر بە پیشەکانیان ناسراون و هیچ عیبش نەبوو بۆ ئەو بەڵگەشە لەسەرەوەی ئیشکردن و کەسابەت ڕێگر نییە لە تەڵەبی دەتوانی هەردووچی پێکەوە کۆ بکەیتەوە. بەڵێ زۆر لە
جەمع بکەی لە بین دین و دنیاش. بۆیە هەیە و تێگەیشتنە هەیە، ئەڵێ تۆ ئەگەر بتێ بگەی بپلێ عالمەکان و زۆر شارەزاوی لە دینە دەبێت خۆت یەکلایکەیتەوە بۆ عیلم و تەڵەبی عیلم، ئەوە تێگەیشتنێکی هەڵەیە. باش بارەکەڵڵا فیک. مامۆستا شەراکەت و ئیشی هاوبەشی ئایا لە ئیسلامە پەسەند کراوە کەسێک ئیشێ بکا و شەریکێ بۆ خۆی دانا، کەسێک هاوبەشی بێ لە کارەکەیە و چی لەبارەیەوە هاتووە؟ بەڵێ دیارە گومانی تیانە شەریکی و هاوبەشی شتێکی چاکە و ئەگەر بێت و ئەم دوو شەریکە ئەگەر پێکەوە ڕازگۆ بن لەگەڵ یەکتر و خیانەت لەگەڵ یەکتران نەکەن، ئەوە خوای گەورە و میهرەبان بەرەکەتە کاتە پیش و ئیشەکەیانەوە. فەرمودەیەک هاتووە لە ئیسنادەکەی ضعیف هەیە و هەندێک لە زانایان تەصحیحیان کردووە کە خوای گەورە و میهرەبان لە حەدیثی قودسیە دەفەرمێ، حەدیثەکە لە ئەبوو داود هاتووە، ئەفەرمێ ئەنا ثالث الشەریکەین ما لم يخن أحدهما صاحبه. ئەفەرمێ من سێمی ئەو دوو شەریکەم کاتێکە ئەگەر بە مەرجێک یەکیان خیانەت لەوی کیان نەکە، یعنی من لەگەڵیانم هاوکاریان دەبم، یارمەتیان دەدەم، بەرەکەت دەکەمە ناو کارەکەیانەوە، ینی بەرەکەتی تایە بەڕاستی. و بەڵام ئەگەر بێت و تەمانەمە بۆ شێ بۆ کەسێک بێت ئەگەر ئیماندار بێ و لە خواترز بێ و ئەم دوو شەریکە بەڕێکوپێکی و بەپاچی ئیشەکەیان بکەن. چکە خوای گەورە و میهرەبان لە سوورەتی سادا لەسەر زاری داود سلامی خوا لەسەر بێ فەرمەوە إن كثيرا من الخلطاء ليبغي بعضهم على بعض إلا الذين آمنوا وعملوا الصالحات وقليل ما هم. كواتا لشرع مرج وشر دان راو. الخلطاء يعني الشركاء. يعني كشريكا زور بيهر زوريان غدر وخيانة ليكتر دكن وأنا باكن برامبر بيكتري إلا شيء نبت إلا الذين آمنوا وعملوا الصالحات إلا وأنا نبن كإيمانا هاو كارو كردوي شاك دكن وقليل ما هم وأكس إيمان دار زور دور كما بەشاو خەڵکی سەرزەوە. بۆیە بەڵێ شتێکی پەسەند کرا و ڕێگە پێدراوە چونکە ئەو دوانە هاوکار و یارمەتی یەکتر دەبن و لەو ئیش و کارەیە تۆ ڕۆژێک ئیشێکە دەبێت چی بەلایەکە ئەو لە جێی تۆ ئیش دەکایە ئەو دەڕات تۆ لە جێ و ئیش دەکەی واتە کارێکی پاک و پیرۆزەکەی بۆ یەکتری و بەڵام بەمەرجەوەش کە خوای گەورە بەرەکەت بخاتە بینیانەوە. بێگومان ئەوە جا بەسترا ئەو بەرەکەتە بە چێو بەستراوە بەڕاستگۆیی هەردووچیان لەگەڵ یەکتریە بە پاچی کە ویشە هەردووچیان پێکەوە بەرن هەر کاتێ بەم جۆرە لەگەڵی با ڕاستگۆ بن خوای گەورە و میهرەبان بەرەکەتە کاتە ئەو شەراکەت و پیشە و کاسبیەوە. باش بارەکەڵڵا فیک. ماوەستا تیجارەت و بازرگانی هیچ شتێکی لەبارەوە هاتووە؟ بەڵێ بەتاکید، یعنی ئەمە ئەگەر بێت و تەماشای سەرەتای هەڵسانی ئەم دینە بکەین لەناو ئەو قەومە جاهیلەی قوڕەیشیە دەبینین لەسەر دەستی کەسانێک ئەم دینە هاتۆتە ئاراوە کە هەمویان بازرگان بوونە. ئێستا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە پشتیوانی کێوە توانی کەوا دینی خوای گەورە و میهرەبان بڵاو بکاتەوە بە پشتیوانی پارەی خەدیجەوە سەڵات وسەلامی خوا لەسەر بێ. خەدیجەی چەک بوو لە بازرگانەکانی شاری مەککە، خەڵک بازرگانی دەکرد خۆی نەدەیکرد بەڵام پارەی هەبوو بۆیە هەموو ئەو پارەی دەوڵەمەند بەڵێ ئەو دەوڵەمەندی لێ کوێ پیا کردبوو بۆ لە میرەتەوە بەی نەهاتووە بەڵکو لە بازرگانیە ئافرەتێکی زیرەک و سەرکەوتوو بوو خەڵکی دەگرت بەکرێ بازرگانیان بۆی دەکرد و ئیسیفادەی دەکرد. ئەبوو بەکر ڕەضی ڕەحمەتی خوای لێبێت هەر لە شاری مەککەیە 40,000 درهەمی لە پێناوی خوای گەورەیە بەخشی بۆ پەرەبێدان بە دینی خوا، چەندین عەبدی کڕی و ئازادی کرد. تێگەی هەر بۆیە سەحابەکان هەمویان بازرگانیان کردووە. بۆ نمونە کاتێکەوە سەحابە کۆچەکەن بەرەو شاری مەدینە لێوە گەورە بازرگانەکانی شاری مەدینە کێیە؟ ئەبوو بەکری سیدیق ڕەضی ڕەحمەتی خوای لێبێ، عوثمانی کوڕی عەفانە، عەبدوڕەحمانی کوڕی عەوفە. ئەو پیاوەی عەبدوڕەحمانی کوڕی عەوفی کاتێک کۆچەکە بەرەو شاری مەدینە دینار و درهەمێکی نییە لە ماڵی کوڕی سعدی کوڕی ڕەبیعایە. ئەویش دەڵێ وەرە نیوەی ماڵەکەمە بۆ جاکەمەوە دەدەمێ و وەکام خێزانت پێ خۆش تەلاقی دەدەم و لە دوایەوە کە عیدی تاوا دەبێ چۆمارەی کە ئەویش دەڵێ نا بەڕ ڕێگای بازاڕم پێ نیشاندا هەتا ئێوارە نامێنێ هەندشت پێیاکە وای لێ دەبێتە یەکەم دەوڵەمەنی شاری مەدینە. عوسمانی کوڕی عەفان ڕەضی ڕەحمەتی خوای لێبێ بە دەوڵەمەنێکی مەشهورە. واتە ینی خەڵکی شاری مەدینە دوو پۆل بوون، مهاجرەکان خەریکی بازرگانی و کاری ناو بازار بوون و ئەنسارێکان و خەڵکی ناو شاری مەدینەش خەڵکی فەلاح و ئەو بوونە، خەڵکی فەلاحەت و باخەوانی بوونە. خەڵک هەموو ئیشی کردو، هەموو بازرگانی کردو، کەس ساوی لە دەستی کەس نەبووە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ئەگەر هەر یەک لە ئێوە بچێ حەبلێک بەرێ لەو دەشتە کۆرەدار بێنێت و لە بازار بیفرۆشێ ئەوە باشتر لەوەی کەوا چاوی لە دەستی ئەم و ئەو بێ دەیداتێ یان نایداتێ. بۆیە ینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر هەنیدا و خۆی بۆ خۆی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بازرگانی زۆری کردووە. ئەوەندەی کەشتی فرۆشت و ئەوەندەی شتی نەکڕیوە بە دەستی خۆی بازرگانی کردووە و وەکو باسمان کرد بۆ خەدیجە چەندێک بازرگانی کردبوو لە شاری مەککە و ئەتا بازرگانی کردن
و کارکردن ئەمە پیشەی با بڵێن سەحابەکان و پێغەمبەری خوای عليه الصلاة والسلام. جوانە مامۆستا لە فەرمودەیەکە ئەبیستی یان ئەیخوێنیتەوە ئەڵێ إن التجار يبعثون يوم القيامة فجارا إلا من اتقى وبر وصدق. يعني بوشي فجارا من الروج قيامة. والله أم حد سدر حسيك صحيحة لا صحيح ترغيب وترغيب دهاتوا دیارە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بەناو بازارە ڕۆیشت بۆ بینی خەڵک وا تیجارەتەکە و بازرگانی دەکا ئاگاداری کردنەوە لەوەی کە ئەوانەی کەوا بازرگانی دەکەن زۆرێکیان یوبعثون یوم القیامة فجارا یعنی بە خراپی زندوو دەکرێنەوە لە تاقمی خراپەکارانە دەبن. هۆکارەکەی چییە؟ سوێن بە درۆ دەخوا سوێن بە درۆ دەخوا درۆوەکا لە ئیش و پیشەکەیە دەڵێ بۆ ئەوەندە کڕیمە لەوەش نەیکڕیوە تێگەی خیانەتی تێدا دەکا واتە شتێک خراپە ئەو بە باش لە قەڵەمی دەدا و باش و خراپەکان تێکەڵەکە شتی پیس و بۆگەن دەفرۆشێ شتی ناشەرعی و حرام دەفرۆشێ وەکو لە بازاڕەکانی ئەمڕۆ هەیە زۆر بازرگان هەیە گوێ ناداتەکەوەی ئەمە حەڵاڵە یا حرامە هەر دەیهێنێ گرنگەوەی پارە پێیا بکە هەر جلوبەرگێک بێ دەیهێنێ کێشەی نییە پانتۆڵی ئافرەت دێنێ کۆمەڵێک جلوبەرێک دێنێ بۆ ئافرەت دەزانێ ئەمانە ئافرەتان بۆ دەرەوە لەبەری دەکەن گوێی لێنێ دەیهێنێ گرنگەوەی پارە بکە و تیجارەتەکەی دەتوانین بڵێن یعنی لە بینی ئەوان و حرامە مویەکی باریکەیە یعنی زۆر نزیکن لە حرامەوە یعنی ئەگەر نشکەوتنە حراوە کەوتونەتە ناو شوبهاتەوە وپێغەمبەر فەرمێتی عليه الصلاة والسلام ومن وقع في الشبهات وقع في الحرام بەڵام ئیش و پیشەی زۆریان ڕوونە یعنی کۆمەڵێک بابەت هەیە یعنی سەراحەتەن دیارە کە ئەمە حرامە نابێ بە هیچ جۆرێک بیفرۆشت چونکە تەزانێ ئەم پانتۆڵە کە بۆ ئەم ئافرەتە دەیداتێ ئافرەت دەماڵ و پانتۆڵ لە پێ ناکە لە دەرەوە لە پێی دەکا باشە ئەمە تۆ دەزانیم ئافتەم کارت چۆن هاوکاری دەبی ئەگەر ئافرەت بگەڕێ لە هەموو بازاڕەکانە پانتۆڵێک نێبێ لێ پێی بکە ئەو چی لەبەر دەکات جلێکی شەرعی لەبەرەکات بۆیە بازرگانەکان لەمڕۆ ئەگەر بێت و گرنگی بە حرام و حەڵاڵی پیشە و کارەکەیان نەدەن ئەو یوبعثون یوم القیامة فجارا کەواتە مامۆستا هیچ ئەرکێکی دینی و ئەخلاقی و نیشتیمانیەکەتە سەر بێگومان بازرگانەکان بەتەکیت یەکەم دەبێ ئینسان لەو بازرگانی کە دەیکا ئیخلاسی بێت مەبەستی ئەوە بێکەوە چاوی لە دەستی کەس نەبێت چونکە ئەو بازرگانی خۆی بخۆی عیبادەتە خواپەرستیە ئەگەر بێت و ئینسان نێتی وابێ کە ئەم بازرگانیە بۆ دەکا بۆی چاوی لە دەستی ئەم و ئەو نەبێت و ماڵ و منداڵی خۆی تێر بکە و منداڵەکانیان چاوی لە دەستی ئەم و ئەو نەبێ ئەو بۆی دەبێ بە عیبادەت وەکو پێغەمبەر لە چەندین فەرمودەیە عليه الصلاة والسلام فەرمێ دينار أنفقته في سبيل الله ودينار أنفقته على أهله أحبها إلى الله الذي أنفقته على أهلك بۆیە ئەگەر بێت و ئەو کەسە بۆ خوای گەورە و میهرەبانی بێ و پاشان ڕاستگۆ بێت لەو کڕین و فرۆشتنی کاتی ئەنجامی دەدا و هەروەها کاتێک کە شتێک دەکڕێشتەکە حەڵاڵ و پاک بێت والحاڵ ینی ڕاستگۆ و پاک و خیانەتکار نەبێت لە کاتی شەکەی هەمووان بۆ خۆیان باش دەزانن ئەوانەی کە بازرگانی دەکەن بۆ خۆیان باش دەزانن کە کامە باشە و کامە خراپە چونکە پێغەمبەر ڕوونی کردوێتەوە عليه الصلاة والسلام فەرمێ الإثم ما حاك في نفسك وكرهت أن يطلع عليه الناس یعنی ئەوانەی کە بازرگانی دەکەن ئیلا هەندێشتی زۆر ورد نەبێت کەوا دیار نییە لەیانەوە ئەمە زۆربەی ئەوانەی کە حرام و نابەجێ بۆ خۆیان باش لی دەزانن پێویستە لەو شانە دوور بکەونەوە بۆی خوای گەورە و میهرەبان بەرەکەت بکاتە تیجارەت و بازرگانەکەیانەوە و لە ڕۆژی قیامەت لە سنفی ئەوانە نەبن و ئاوا زیندوو نەکرێنەوە ئاسە نابینی ینی پێویستە لەسەر هەموو بازرگانەکان بە تایبەتی ئەوانەی کە بازرگانی گەورن یعنی پێویستەگە هەر یەکێ لەوان مستەشاری ڕاوێژکارێکی شەرعی دینی لەگەڵیا بێ بۆی وریا بێ نەکەوێتە ناو ئەو حرام بێگومان ئەمە تایبەت بۆ کەسانی کەوا کۆمپانیای گەورەیان هەیە و تیجارەت و بازرگانەکان هەمە چەشن و هەمە ڕەنگە ئەوە پێویست و واجبە لە سەریان ئەگەر خۆیان شارەزانە بن پێویستە پرسیارکەن لە کەسێکی شارەزایە کەسێکی شارەزا وەکو ڕاوێژکار لایەن بێت پرس و ڕاوێژی ئاینی پێ بکەن کە ئەمە جائیزە یا جائیز نییە ئەمما زۆربیان نا دەتوانن بۆ نەکابرا دوکانێکی هەیە شتێکی ئەوەندە گەورەی نییە بەڵام مامۆستای مزگەوتەکە خۆ لێوەی نزیکە و دەچێتە مزگەوت پرسیار لە مامۆستا دەکەم ئایا ئەم شتە جائیزە یا جائیز نییە کە من ئەنجامی ئەدەم مامۆستایەک لە دین و ئەخلاق و علم و فقه و عەقیدەی شارەزا بێت دەچێت پرسیاری لێ دەکا و جۆڕاڵی ئەو دەکا بۆی ئەمە شتێکی ئاسانە ماوسە زیاتر ڕووی دەممان لەو بازرگانانەیە کە ڕۆن لە دەرەوەی وڵات شتومەک دێنن خۆ ئێمە وڵات ئێمە وڵاتێکی سناعی نییە خۆمان شت دروستکەین یعنی ئەوانە کە ئەچن وە دەرەوە بەڵێ ماوسا دیاردەیەکێ لە نێو کۆمەلگای ئێمەدا یعنی زۆر باو و زۆر جار دەبینرێت خەڵکی یعنی قسە و باسی تەنها ئەوەیە هەوڵی تاعین بدەین تاعین
ئازانن ڕزق تەنها لە ڕێگای تاعیناتەوە. ئایا ئەگەر هەموو خەڵکی ڕووکاتە تاعینات یعنی کەرتەکانی تر وەکو بازرگانی وەکو سناعی وەکو کشت و کاڵی ملەتەکەمان بەرەو دواکەوتن و ناچێ خۆی مرۆڤ تەبعێکی هەیەنی سروشتی حەزی بە داهاتێکەکەوە بە ئاسانی بێتە دەستەوە تێیدا زۆر ماندوو نەبێ. یعنی هەموو کەسێک ئەوەی هەیە لای نەفسی ئەوەی پێخۆشە. بەڵام دەبێ ئایا ئەو داهاتی کەوا دێتە دەستەوە بە ئاسانی و بە سووکی ئەویان باشترە یا داهاتێک بەدەستی خۆت پێی بکەی ئەویان باشتر بێ و بەرەکەتی زیاتر بێ و خوای گەورە و میهرەبان ئەویانی زیاتر پێخۆش بێ. ئێمە باسی ئیماندار و مسلمانەکان دەکەین. حەقمان لە گافر و بێ باوەڕان نییە چۆن پارە پیاکەن و نایکەن. ئێمە عەقیدە و بیر و باوەڕمان هەیە باوەڕمان هەیەکەوە لەسەر ئەم جستەیەمان کە پەروەردەی دەکەین بۆ پارەیەکەوە پیایی دەکەین خوای گەورە و میهرەبان محاسبەمان دەکا و لە ڕۆژی قیامەتا زیندووبوونەوە هەیە و لەسەر ئەو پارەی پیاەکەین خوای گەورە و میهرەبان لێپرسینەوە لەگەڵ ئەنجام دەدا. بۆیە پێویست ناکە ئینسان ئەوەندە بە دوای شتێک بکەڕێ بە ئاسانی دێتە دەستەوە نە بە دوای شتێک بگەڕێ کە خوا بەرەکەتی تێدەکا کە خوا پێی خۆشە کە خوای گەورە و میهرەبان محاسبەی کەمی لەسەر دەکا کە خوای گەورە و میهرەبان بەرەکەتی تێکا. بۆیە من وا ئەزانم ئەوەندە بەرەکەت نییە لەو موچەیەکەوە خەڵک بە دوای کەوتووە و ئەوەندە تامەزڕۆیەتی وەک لەوەی کەوا لە کەرتەکانی کێ هەیە کە ئینسان بە حڕی و بە ئازادی خۆی بەدەستی خۆی پارە پێیا بکە ئەو کاتە نابێتە عەبدی هیچ کەسێک. یعنی زۆر جار ئێمە بینومانە سوبحان الله کەسێک کاتێ موچە لە کەسێک وەرەگرێ ئیتر وەکو عەبدی ئەو کەسەی لێ هاتووە بووە بە عەبدی ئەو کەسە ناتوانێت لە پرسوڕای ئەو بە هیچ جۆرێک دەرچێت هەرچی پێ بڵێ دەبێ ئەنجامی بدا. نه ئینسان بە بخۆی ئازاد بێ. بە تایبەت ینی من ڕووی دەمم لە زۆرێک لە مامۆستایانی ئاینیشە ئەوانیش ینی با زۆر ئەوەندە چاوێن لە دەستی ئەم ئەو نەبێت بۆ خۆیان پیشە بکەن. ینی ئەمڕۆ ئەوە بۆتە لە شتێکی عیبەش لای بەشێک لە مامۆستایانی ئاینیش ینی کە مامۆستای ئاینی بوو ئیتر پێی عیبە پیشە و کاسبێ بکە ناوانە ئەوە تۆ پێغەمبەران قۆدۆ پێشەنگی تۆن ئەبوو بەکری سدیق ڕزا و ڕەحمەتی خوای لێبێت تۆ باسییان دەکەی باسی عوسمان دەکەی باسی عەبدوڕەحمانی کوڕی عەوف دەکەی باسی عومەری کوڕی خەتاب دەکەی دی هەموو ئەوانە پێشەوەکان هەمویان کە ئەسبیان کردو. بەڵێ ئێمە پێشەوەکانی ئەمە سەحابن ئەوان هەموو پیشیان کردو لە بازاڕ ڕابوونە جوانە. بۆیە مامۆستایانی ئاینیش پێویست ناکە ئەوەندە ینی چاوێن لە دەستی ئەمە ئەو بێ بۆی پێویستە بە دەستی خۆیان ئەنی خۆیان پێیا بکەن و خەڵکیشتی دەڵێ با بڵێ گرنگ ئەوەیە من لای خوای گەورە و میهرەبان کارێک نەکەم کە لای خوای تەبارەک و تەعالا مەذموم بێت. ئەمما لای خەڵک چۆن لێکی دەدەنەوە ئەوە کێشەی خۆیانە. بەڵێ بارەکە الله فیک. مامۆستا لەم سەردەمەیە و لەم کات و ساتەیە بینین کەسانی بێکار زۆرە دەست بەتاڵ زۆرە یعنی هیچ ئەرکێکی دینی و ئەخلاقی ئەکەوێتە سەر دەوڵەمەنەکان و سەرمایەدارەکان بۆ دروستکردنی هەلی کار بۆ خەڵکی. دیارە ئەوانەی کە خوای گەورە و میهرەبان دەوڵەمەندی کردوون ئەرکی زۆر گەوریان لەسرە و ئەرکی قورسیان لەسرە و ئەمە ئیمتیحانێکی خوای گەورە و میهرەبانە بۆیان ئەگەر بێت و لەم ئیمتیحانە سەرکەوتوو نەبن سزای زۆر قورس ساوەڕیانەکە لە ڕۆژی قیامەتە. چونکە ئینسان چەند زیاتری هەبێ لە ڕۆژی قیامەت محاسبەی زیاتر دەکرێت. ینی دەوڵەمەند کاتێ دەوڵەمەند بوو نابێ پێ لەسەر پێدا بنە و دڵی خۆش بێ و ئیتر الحەمدولله الحەمدولله لەسەرەوەی کە خوای گەورە داوی پێت بەڵام ئاگادار بە محاسبە و لێپرسینەوە ئیمتیحانەکەت زۆر قورسە و ئەو ئیمتیحانە و تاقیکردنەوەی کاچێت سەر کەسێکی فەقیر زۆر سوکترە لەو سەرەوەی کاچێت سەر کەسێکی دەوڵەمەند. چونکە کەمێک لە دەوڵەمەنەکان هەیە بترسن و ترسی خوا لە دڵیان نابێ و بتوانن بە شێوەیەکی شەرعی مامەڵە لەگەڵ ئەو پارەیە بکەن کە خوای گەورە و میهرەبان ئەیانداتێ. یەکەم شت دەبێ ئەوەی کە واجبە لەسەریان زەکاتی ماڵەکانیان دەرکەن چونکە ئەگەر زەکاتی ماڵەکە و دەرنەکەی ئەو ماڵە دەبێتە بەڵا لەسرت. يوم يحمى في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون. پاشان بیر بکەنەوە ینی من پارێکم داناوە لە ماڵەوە بۆ چوار مسلمان ئیستیفادەی لێ نەکا لە کاتێکە کە ماڵەکەی منی شەرمێنێتەوە بۆ نەتۆ سقە و متمانەت بە کەسێکەیە دەزانی ئەمە پیاوێکی کاسب و ڕاستگۆیە. بەڵام بەڵێ ئێستا هیچ پارێک بەدەستی و نێ بچێ کاسبی تیجارەتێکی پێوە بکە من پاری دەدەمێ بە قەرز دەیدەمێ ئەوە هەموو ڕۆژێک ئەوەندە حەسەناتە بۆ دەنووسێ کاتێ ئەو پارێ داو پێ بە قەرز هەم ئەو تیجارەت و بازرگانیەک بۆ پارێوە دەکات و هەم پارەکەی تۆش نافەوتێ لە ماڵەوە نامێنێتەوە لەوانەیە ئاگر لە ماڵەکەی بەربێ کابرا هەموو ماڵەکەی تیا بچێ و هەموو ئەو حەسەنات و خێرشکەوە بۆ دەنووسێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مزگەنی دا و هەر کەسێکەوە هەر مەبلەغێک بدا بە قەرز بە کەسێک ئەوەندە ڕۆژانە ئەوەندە خێری بۆ دەنووسێ. واتە یعنی ئینسان نابێ ئەوەندە چۆنەڵی ئەنانی بێت وەکەڵێ کە هەر خەمی خۆی بێت. ئەوانش هەموو برای تۆن هەموو مسلمانن چۆنەڵی هەموو هاوزمانی تۆن
ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ ئەوانش پێت خۆش بێ چۆن حەزەکەی تووشی خێربی بە ئەوانش تووشی خێر بن ئەوەی کە لە توانە و لە دەسەڵاتدا هەیە بازرگانی گەورەیە دەتوانێت کۆمپانیا بێنێتە وڵاتەوە لە جاتی نەفرێک بەڵێ لە جاتی نەفرێک 500 نەفەردا بمەزرێن لەو کارگێ هەم ئیسیفادەکەی بۆ خۆی دەبێت بۆ خەڵکی تریش 500 عائلەش بۆ هەموو حەسەناتە ئەگەر بێت و ئەم کەسە بۆ خوای گەورە و میهرەبانی بێت لەگەڵ ئەوەی کەوا ئیسیفادە بە خەڵک دەگەێنێ بە وڵات دەگەێنێ بە خۆی دەگەێنێ واتە دەبێت ئینسان فکر بکاتەوە کامە مەسەحەت و بەرژەوەندی زیاتری تیا بۆ زۆربەی مسلمانان پارە و سەرت و سامانەکەی ئەعلەوەی سەرف بکە. بارەکە الله فیک. مامۆستا لە ئەنی زراعەت و کشت و کاڵ ئایا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا یعنی هیچ گرنگیەکی پێدراوە؟ دیارە ینی ئەمە وڵاتی ئێمە زۆر دەوڵەمەنە بە کەرتی کەشت و کاڵ ینی دەتوانن ئەو کەرتە بە تەواوی و بە زۆر بە جوانی ئیستیغلال بکەن و بەکاری بێنن بۆ ئیستیفادەی هەموو مسلمانان و چواردەوری خۆشمان. دیارە بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا فيأكل منه إنسان أو دابة أو شيء إلا كانت له صدقة. ئەفەرمێ هەر کەسێک بێت و دارێک بڕوێنێ زەرعاتێ بکە گەنمێکی تۆ کرد هەر کەسێک لەو دەغڵ و دانە بخوا هەر تێرێک هەر باڵندەیەک کە ئەویش ئاگای لێ نەبێ مێرولەیەکە دەن کە گەنمێکە باتە ژێر تاریکی زەویەوە إلا كانت له صدقة إلا ئەو بۆی دەبێتە سەدەقە و خێر و حەسەنات بووی یعنی بەبێەوەی کابرا هەستیش بکە کۆمەڵێک حەسەناتی بۆ نووسراوەکەوە بۆ نەچۆلەگەیە کاتۆ چەندەن کە گەنمێکی خواردووە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام هانی سەحابەی دەدا دەیفەرمێ بڕۆن بازرگانی بکەن و خەریکی فەلاحەت بن و سەحابە هەمویان لە شاری مەدینەیە ینی مامەڵەکردن لەگەڵ دارخورما و بەرزبوونەوە بە دارخورمایە بۆی کە خورما بێنیتە خوارەوە ینی عەمەلێکی شاق و قورس و گرانە و ئەوانش بەدەستی خۆیانیان کردووە نەبێ بەڵێ کابرا وڵا کرێکاری گرتووە بۆ خۆی دانیشتۆ کرێکار بۆیەکە نا بەدەستی خۆیان کردووانە سەحابە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێت. بۆیە ئینسان ئیمانداریش پێویستە هەمیشە هەوڵ بدە کامە ئەگونجێ بۆی و کامە خوای گەورە و میهرەبان بۆی ئاسان کردووە دەست بۆ ئەوە بەرێ جا فەلاحەتیە یا بازرگانی یا سەنەعەتە. بەڵێ هۆکار چی ینی لەلایەنی خەڵکیەوە زۆر پەراوێز کراوە دیارە من لە سەرەتا ئیشارەتم لە وڵاتی ئێمە سەوزە بێ کەسی هەمووی لە دەرەوەی وڵات دێ. بەڵێ من لە سەرەتا ئیشارەتم بۆی کرد ئەوەیە کەوا خەڵک سارد بووە و حەزیان بە داهاتێکەکەوە بە ئاسانی بێت دەستیانەوە و حەزیان بۆ نییە کە خۆیان ماندوو بکەن. دیارە بەڕاستی ئەمەش ئەگەڕێتەوە بە زەرەر و زیانێکی زۆر گەورە هەم بۆ خۆیان هەم بۆ وڵات و هەم بۆ قیامەتی خۆشیان ئەوەندەی کە ئینسان ئێستا چاوی لە دەستی ئەموو ئەوە کە پارەی بداتێ جاڕاتب و موچە بێ لە هەر شوێنێکی ترەوە بێت ئەوەندە چاوی لەوە نییە کەوا خۆی هەوڵ بدە بچە بدوای کار و کاسبیە کابگەڕێکە خوای گەورە و میهرەبان لەوەیە زۆر لە ڕاتب و موچەکە زیاتر بەرەکەتی تێ بکات. چەند کەس هەیە کە هیچ خوێنەواری نییە خوێنەواری هیچ نی هیچی نەخوێناوە لە مەکتەب دەیان کەسی خاوەن بڕوانامەی زۆر بەرز لە بەردەستی ئەوان خاوەن کارگەیەکە خاوەن پیشەیەکە خەڵکی زۆر لای ئەو ئیشەکات کەوا بوو مەرج نییە ئینسان کەەوە ڕاتب و داهاتێکی نەبێ ئیتر مستەقبەلی نییە ئەمە تێگەیشتێکی زۆر غەڵەتە لەگەڵ سەروی هەموو ئێمە بیر و باوەڕمان وایە کە ڕزقمان لای خوای گەورە و میهرەبانە وفي السماء رزقكم وما توعدون وما من دابة في الأرض إلا على الله رزقها ويعلم مستقرها ومستودعها. بەڵام ئێمە هیچمان لەسەر نی ئیلا ئەوە نەبێکەوە ئەو ڕێچکانەوە ئەو ئەسبابانی کەوا دەبنە هۆکاری بەدەستێنانی ڕزق ئەوە هۆکارانە بگرینە بەر وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی چۆلەکەیەک دەکات دەفەرمێ لئن توكلتم على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير تغدو خماصا وتروح بطانة. يعني باڵندەیەک خوای گەورە ڕزقی دەدا چۆن ڕزقی دەدا دەجوڵێ لە کولانەوە هێلانەکەی خۆی چێتە دەرێ بەسکی بەتاڵی وەلەو سەرشتە و بەسکی دیری بزانێ بۆ شوێنە ڕوا شتێکی لێ دوکانی نییە باڵندەیە هیچ بازرگانێکی ڕۆژی بۆ شوێنێک باڵێ بەڵام خوای گەورە و میهرەبانیش تێری دەکا. یعنی خوای گەورە و میهرەبان ئەو باڵندانە کە هەمووی لە پێناوی تۆیان دروست کردووە ڕزقی ئەوان دەدا تۆ وەرە ڕزقی تۆ نەدا بۆ ئینسان گرنگەوەی پشت بە خوای گەورە و میهرەبان بەستێ وەوا بزانێت کە خوای ڕزقی دەدا و ئەسبابی شەرعی ئەوانەی کە لە قورئانە هاندراون ئینسان دەستی بۆ بەرێ دەستیان بۆ بەرێ خوای گەورە و میهرەبانیش بەرەکەتی تێکا ئینشاءالله. مامۆستا لە کۆتاییدا لەم بوارەدا ئەرکی مامۆستایانی مزگەوت چییە بۆ ڕێنماییکردنی هەموو چین و توێژەکان؟ بەڵێ دیارە ئەرکی مامۆستایان لێرە زۆر گەورەیە چکە ئینسان ئەوەندەی کەوا گوێ قوڵاغی قورئان و سوننەت دەبێ و قودۆ و پێشەنگی جوان لای گەورە و گرنگە کە ئیقتیدای پێوە بکە ئەوەندە جۆ بۆ قسەی سادە ناگرێ
بۆیە مامۆستای ئاینی پێویستە مسلمانان وشیار بکاتەوە بە سیرەت و ژیاننامی پێغەمبەران، بە سیرەت و ژیاننامی سەحابە، بە سیرەت و ژیاننامی عالمە بەرزەکان. گەیشتون بۆ پلە بەرزێ لە عالمە لە کاتێک کابرا سابوونی فرۆشتووە، لە کاتێکا کابرا کوتاڵ فرۆش بووە، لە کاتێکە کابرا گەچ فرۆش بووە، کابرا گەچکار بووە، کابرا ئاسنگەر بووە، گەیشتۆ بە پلەیەکی بەرز لە عیلم و زانست و زانیاریە، بەدەیان مجەلەدی کتێبیشی نووسیوەتەوە. ئەوانش ڕێگر نەبوون لەوەیکەوە با بڵێن بەدوای قوت و کاسبی خۆیان بگەڕێ. عەبدوڵای کوڕی مبارەک لە زوهدا ینی وێنەی نییە لە ناو تابعین و گەورەترین تاجر بووە، تاجر بووە لە خوڕاسانەوە بازرگانی کردو بۆ شاری مەکە. والحاڵ ینی پێویستە بەم پیاوە گەورانە ینی مسلمانان وشیار بکرێنەوە تا ئەوانش بە شوێن ئەوان نابڕۆن، هەر کەسەوە بۆ خۆی بەدەستی خۆی ئەوەی کە خوای گەورە و میهرەبان بۆی حەڵال کردو لە بەردەستیا دایناوە بەدەستی بێنێ، خوای گەورە و میهرەبان بەرەکەتی تێکا، ئەوەی کە کەمێک بێت کە خوا بەرەکەتی تێکا لە زۆرێک باشترە کە بەرەکەتی تیانە بێت. جوانە، بارەکە الله فیک مامۆستا، هەزێتت کێشە، جەزاک الله خێرن. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامەش تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ، وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.